بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ چوارم ڕۆژ لەسەر یەک لێشاوی کۆچبەرانی هەرێمی کوردستان لە سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا بەردەوامە. تاکو ئێستاش وڵاتی پۆڵەندا و وڵاتانی ئەوروپا دەرگایان بە ڕووی کۆچبەراندا نەکردوێتەوە. ئەو کۆچبەرانە لە کەشوهەوایەکی ساردان و هەروەها لە ڕووی خۆراک و ئاویشەوە گرفتیان بۆ دروست بووە. لەسەر هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا حکوومەتی چارەسەرێکی نەخسۆتە ڕوو تەناوە نەبێت کە ئەگەر بگەڕێنەوە بە شێوەیەکی ئارەزوومەندانە حکوومەت لەگەڵ حکوومەتی عێراقی دایانگەڕێنێتەوە. لە بەرنامە ئەمڕۆ باز لە هۆکاری ئەو کۆچە بەلێشاوە هەروەها ژیانی سەختی کۆچبەرانی هەرێمی کوردستان لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا دەکەین. هێشتاش کارەساتی مرۆیی پەنابەرانی سەر سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا درێژەی هێوە پێ دەچێت لە کارەساتێکی مرۆییەوە بەرەو قەیرانێکی سیاسی و سەربازی لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا و پەیمانی ناتۆ لەلایەک و رووسیا و بیلاڕوسیا لەلایەکی دیکەوە هەنگاو بنێت. لە بەیانیەوە بەردەوە شێرم بەزەوەی تۆ ڕاستەکەی ئاخر ئەو ئامەیە. لە کاتێکدا هەزاران کۆچبەر کە زۆرینەیان کوردن و لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا لە ناوچەیەکی ساردا گیریان خواردووە بە هیوای پەڕینەوەیان بەرەو سنوورەکانی پۆڵەندا. هاوکات وڵاتانی پەیوەست بەو کارەساتە مرۆییە یەکتر تۆمەتبار دەکەن بە دروستکردنی قەیران و بەکارهێنانی دۆسەی کۆچبەران وەک فشاری سیاسی. ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا ڕایگەیان خۆستنەوەی دۆخی پەنابەران و بەکارهێنانیان لەسەر سنوورەکان کارێکی قوبوڵ نەکراوە و داواشی لە ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا کردووە لە بەرامبەر بەکارهێنانی پەنابەران لەلایەن بیلاڕوسیاوە هەنگاو بنێت. هایکۆ ماس وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیان پشتیوانی سەپاندنی سزای نوێ دەکەن بەسەر بیلاڕوسیا و ئەلێکساندەر لۆکاشینکۆ سەرۆکی ئەو وڵاتەشی تۆمەتبار کرد بەوەی بە مەبەست پەنابەران ڕەوانەی سەر سنوورەکان دەکات. ئەمەش لە کاتێکدا یەکێتی ئەوروپا لە سەروبەندی دانانی پلانێکدایە بۆ سەپاندنی سزای زیاتر بەسەر بیلاڕوسیادا. پێشتر ماتوش مۆرافسکی سەرۆکوەزیرانی پۆڵەندا بەڕوونی سەرۆکی رووسیای تۆمەتبار کردبەوەی لە پشت دروستکردنی قەیرانەکەوەیە. لە بەرامبەریشدا کرملن لە زاری دمیتری بیسکۆف وتەبێژی سەرۆکایەتی رووسیا تۆمەتەکانی ڕەت کردە و ڕایگەیان لێ دوانەکان نابەرپرسیارن و جێی قوبوڵکردن نییە. لە دوایین گۆڕانکاریەکانیشدا ئاژانسەکانی هەواڵی رووسیا لە زاری وەزارەتی بەرگریە وڵاتەوە بڵاویان کردەوە دوو فڕۆکەی رووسی بەسەر ئاسمانی بیلاڕوسیادا سوڕاونەتەوە لە چوارچەوەی تاقیکردنەوەی ئەو سیستمە بەرگریە موشەکیەی لە نێوان هەردوو وڵاتی بیلاڕوسیا و رووسیادا بوونی هەیە. لای خۆشیەوە ڕێکخراوی نەتەوەی گورتوەکان دۆخی پەنابەرانی بە بەدەر لە توانە وەسف کرد. چاودێرانی دۆخەکە پێیان وایە پشتی کارەساتەکە لە قەیرانی پەنابەرانی گیر خوارد و لەسەر سنوورەکان گەورەترە و ترسی ئەوە لە ئارادەیە کە پەنابەرانی بێتاوان لەو دۆخە سەختە مرۆیی تێیدا دەژین ببنە قوربانی ململانەیەکی گیانی گەورە لە نێوان هەریەکە لە وڵاتانی ناتۆ و رووسیا. بەتایبەت کە لە خراپی بەختی پەنابەران ئەو ناوچەی تێیدا گیریان خواردووە ناوچێکی ئەستیاری نێوان ئەو ململانێ جیهانیەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا و دوای بڵاوبوونەوەی وێنە و گرتەی ڤیدۆی پەنابەرانی سەر سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا قەیرانی ئەو پەنابەرانە کە زۆرینیان لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە زیاتر تەقیەوە. بەتایبەت دوای ئەوەی چەند حاڵەتێکی مردن بەهۆی سەرماوە ڕوویاندا. جارێکتر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە لە ستۆدیۆی سەرەکی مانداری بەڕێز دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەریمان کردووە هەروە چەند پەنابەرێکیش لە ڕێگەی ڤایبەرەوە لە بیلاڕوسیا سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا لەگەڵمان دەبن. ئەگەر ئێستا حاضر بن کۆچبەرێکمان لەگەڵا. سڵاوتان لێبێت بەڕێز. بەڵێ بەڕێستان ئەگەر باسی بارودۆخی کۆچبەرانمان بۆ بکەی لە سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا ئێستا دۆخەکە چۆنە ئەگەر باسێکی ژیانی کۆچبەرانمان بۆ بکەیت؟ ئەم کاتتان باش وڵی ژیانی کۆچبەران لێرە بەڕاستی
زۆر ژیانێکی سەختە ساڵ و سەرمایەکی زۆرە یعنی بەڕاستی ئێمە هەر لە چاوەڕێی ئەوەیان کە بگەینە ئەو دی و خاکی یعنی ئەوروپاوە یان نەگەینە ئەوروپاوە لە قەلەقێکی زۆرە ئێمەیان ئەو دەهێشتوتەوە بەڕاستی ئێمەوا تقریبا نزیکی 4 ڕۆژی ڕێکە بێن لەو ئەوان ناوم جەنگەڵیان ڕۆژناڕۆژێک تقریبا ئاوا خواردنمان بۆ هێنن بەڵام ئێمە بەوی شێوێک نامانێت دیپۆرتی ناو عێراق بکرینەوە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە ئێمە بچین ناو خاکی ئەو یعنی ئەوروپاوە. بەڵێ ئەی سەبارەت بە بڵین کەشواوەکەی زۆر ساردە بەتایبەت بۆ بڵێن مناڵ و ئەوانەی کە بەتەمەنن بارودۆخەکە زۆر سەختە. وەڵی بەڕاستی یعنی جەوی کەشەوە لای ئێمە یعنی ئەو یعنی پلەکانی سەرما بەخوا لە خوار سفرەوەیە ناقز 1 و ناقز 2 ناقز 3 اینجا لە هەموو شوێنەکە لێرە ئاگر کراوەتەوە و چڕەدووکەڵێکی زۆرە بەڕاستی یعنی کۆمەڵە عایرەی زۆری تیا کۆمەڵە خەڵکی زۆری تیا نزیکی 2800 بۆ 3000 نەفەرە بێ لێرەیە. بەڵێ ئەی سەبارەت بە خواردن هەیە بڵێن ئاو هەیە کێ دابینی کردووە هیچ بڵێن ڕێکخراوێکی مافی مرۆڤ هاتوون بۆ سەردانتان؟ وەڵی ڕێکخرای مافی مرۆڤ بڵێن هاتووە بۆ سەردانمان بەڵام خواردنێکی کەممان پێ ماوە یعنی بەپێی پێویست خواردنیان بۆ نهێناوین. بەڵێ ئەی سەبارەت بە بڵین هەر لە سنووری بیلاروسیاوە بڵێن ڕێکخراوانە یاخو لە سنووری پۆڵەندا و ئەوانەشەوە ڕێکخراوەکان هەردێن. عفو ببەرە ژەونە دەگنەوە بەڕێزیان. وتم سەبارەت بە هاتنی ڕێکخرا و بڵین ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تەنیا لە سنووری بیلاروسیاوە سەردانتان دەکەن یاخود لە پۆڵەنداشەوە لە وڵاتانی ئەوروپاشەوە دێن؟ وەڵی بەحسا بڵێن لە ئەو وڵاتی ئەڵمانیاوە هاوکاریمان بۆ هاتووە بەڵام پۆڵەندا نایڵێت بەی شێک داخڵ بێ هەرچی کەناڵەکان لە بەلاروسەوە و ئەوەش ئەگەر هاوکاریمان بۆ هاتوێ لە بەلاروسەوە ئەوەی هاوکاریمان بۆ هاتووە. بەڵێ ئەی سەبارەت بۆی کە دوێنێ باز لەوە دەکرێت کە مناڵێک گیانی لەدەستداوە بڵێن بەگشتی بارودۆخی منداڵان خراپە لە سنوورەکە؟ وەڵی بارودۆخ لەم سنوورەیە بەڕێزگیان زۆر خراپە نازانم لەبەری کاتەکەی شەوە بۆیە دیار نیە لێرە گینامە هەمووی خەڵک خێمەی هەڵا و قەرەباڵغەیەکی زۆرە بەڕاستی جێگەن کە ئێمەتیای بمێنینەوە شوێنەکانمان زۆر ناخۆش ینی بەڕاستی زۆر ناڕەحەتە ئەگە فلاشێکی ئەو موبایلم بنێ عزێر نەبێ با ئێمە شوێنی مانەوەکانی خۆمانتان پێپشان بین بەڕاستی ئێمە 11 نەفەر بەتاقی تەنیا ئەلەم شوێنە بچکۆلەیە ئەمێنینەوە ئەمە شوێن نییە کە ئێمەیتیایەن حاڵێکی زۆر ناخۆشمان هەیە ژیانێکی زۆر ناخۆشمانەی لێرە بەشبی. بەڵێ ئەی وەکو کارەبا و هێڵ ئینتەرنێت و ئەوانە کارەباش نییە بڵێن ئەی هێڵی ئینتەرنێت و ئەوانەش نییە وەکو پێویست؟ نەوەڵی کارەبانیە من شخصی خۆم سیمکارتی دووەلیم کردوتە ناو مۆبایلەکەمەوە چەند کەسێکی کەمە لێرە کە سیمکارتی دووەلی ناو مۆبایلەکە هەیە و مناچێگاکەشم بەرەو تەواو چ یعنی بەڵام لێرە هیچ نوع کارەبایەک و هیچ نوع شتێک نیە تەنها هەر عایلای شوێنی خۆی و ئاگری بە خۆی کردوتەوە دار بە خۆی لێ ناو جەنگەڵەکەیە و ئەو یعنی بەجدی لێرە دەوەکو زۆمبیان لێ هاتووە. باشە بەس وەکو بڵێن ئەوانەی کە بەتەمەنن ئێمە دەیبینی لە دیمەنەکان خەڵکێکی زۆری بەتەمەن بە تایبەتی ئافرەت دەبینرێ زۆربیان بڵێن خەڵکی باشووری کوردستان خەڵکی ئافرەتی بەتەمەن و ئەوانە زۆرە بڵێنەوەی کە تەمەنیان زۆر بێ ئێمە بینیمان لە هەندێک دیمەن سەر و 6 ساڵە و ئێستا لەو سنوورەیە. وەڵی بەڕێزگیان لێرە مناڵی لێ ئافرەتی بەتەمەنی لێ پیاوی پیری لێ یعنی لە هەموو نوعێکی لێ لە هەموو نوعێکە. بەڵێ ئەی سەبارەت بە حکوومەتی هەرێم و ئەوانە یاخود حکوومەتی عێراقی پەیوەندێکیان کردووە بە کۆچبەرەکان لە دۆخیان کۆڵینێتەوە هیچ دەنگ و باسێکی ویان پرسیوە؟ هیچ لێ پرسیینەوەیشان لێ منە کردەوتیان کۆمەڵاندان پەرلەمانتاری عێراقیان بەڵام هیچ لەوەندان پەرلەمانتارانە نهاتوونە تێرە و پێویستیش ناکە ئەوان بێنێرە چکە ئێمە هیچ پێویستێکمان بەوان نیە ئەگەر بێنێرە ئەلەن کاکەجان ئێمە مەسەفی گەڕانەوەکەتان ئەەکەین بەڵام ئێمە هیچ لێ ئێمە ئەوەمان ناوێت کە مەسەفی گەڕانەوەمان بکەن. بەڵێ ینی بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە هیچ کۆچبەرێک بڵێن ئێستا کە هەرچەندە لە دۆخێکی سەختدان ناگەڕێنەوە؟ والله هیچ کۆچبەرێک لێرە بەنیازی گەڕانەوە نیە بەنێتی گەڕانیە لێرە بۆ ناو عێراق تەنانەت دوێنێ مناڵێک مردبوو لێرە. بەڵێ ینی بۆچی ناگەڕێنەوە ینی خەڵک مردنی پێ مردنەکاڵ لە بژێری هەندێک جار نەوەکو گەڕانەوەکە هۆکارەکە چییە کە بەشێکیان دەڵێن بژمرین ناگەڕێنەوە؟
والله لەبەرەوەی کە هیچ ئومێدێکمان بەو ئەو یعنی وڵاتە نەماوی ئێمە هیچ ئومێدێکمان بەناو کوردستانە نەماوە چکە لەبەرەوەی ئەو شوێنی دوو بنە ماڵەیە ئێمە هیچ ئومێدێکمان یعنی ئەگەر تروسکایەکمان تیا بووە ئێمە ئێرە شوێنمان نابوو. باشە بەس ئێستا بەرپرسانی حکوومەت باز لەوە دەکەن کە بۆ نمونە کۆچی گەنجان دەڵێن دەستی دەرەکی لە پشتا و کۆچە بەلێشاوی کە دەکرێت ئەگەر نەهالی کار هەیە و بۆ نمونە لە باشوور و ناوەڕاستی عێراقیشەوە خەڵک هاتووە لێرە کار بکات لە کوردستان. کاکە جان من ئێستا نەفەرێکم لایە حەز دەکەی ئەویش بدوێنن ئەمە خۆی خریجە ئەو یعنی چادێکی بەرزی هەیە حەز دەکەم ئەویش بدوێنن ئەو دەسە لەگەڵ ئەوی شاب ئەگەر حەزیش دەکات ڕوخساریشی پیشان بدرێت لە خزمەتیان. نانە ڕوخسار بنە نانە ڕوخسار پیشان نادرێت. فەرموو شەوتان باش باشن. زۆر سوپاس فەرموو. سەلامەتی کاکە باسی گەڕانەوەت کردووە بۆیە حەزم کردن داخەلە بکەم. بەڵێکیان ئەوەی لێرەویستی ئەوەی ینی هاتێرە هەمووی بەویستی خۆی بوو باوەڕ ناکەم ئێستا هیچیان حەز بکەن بگەڕێنەوە پاسەوەی سیچل وەرەقەی بە دەردەسەری پەیدا کردووە و سەرف کردووە یعنی هیچ زەوان نیازی گەڕانەوەیان نیە بەڕاستی و قسەی زۆرینەی خەڵکەوەیە دەڵێن هەر ئەندام پەرلەمانێک هەر کەسێک لە تەرەف حکوومەتەوە بێتن لێرە بفتە پەرژین لە ڕووی بینەران و بیسەرانتان ئەڵێن بەس بە تفبارانی یەکەین هەر کەسێ لە ڕێی حکوومەتەوە بێت ئێرە لە ڕێی دەسەڵاتەوە. باشە بەس بەڕێزت بڵێن دەرچووی زانکۆ پەیمانگای هەلی کار نەبوو بۆیە ڕۆشتی چونکە ئێستا ئەمڕۆ بەرپرسێکی حکوومەتی لەباتم هەیە لەبات فەرموویان تێنەگەیشتم بەڵێ وتم بەڕێز دەرچووی چ بەشێکی دانەمەزرا بوو یاری کارت نەبوو بۆیە ڕۆشتی بڵێن ئیش و کار وەکو پێویست نەبوو ئایندە دیار نەبوو. بەڵێ دەرچوومە خۆ هەر من نا ینی لە کلاسەکەی من 50 نەفەر بوون چواریان تاوەکو ئێستا دانەمەزراون چواریان ئیشیان نییە ئەوە بەس باسی خۆم ناکەم باسی عام دەکەم لە 2013ەوە کام خەریزمان تاین بووە. بەڵێ ئەوەی بە خاز نەبێ بەڵێ ئەوەی بە قبول خاز نەبێ هیچیان دانەمەزراون. بەڵێ یعنی ئەگەر هەلی کار هەبووە تۆ ئامادە نەبووی ئەو ڕێگە سەختە هەڵبژێری و ناو وڵات و خزم و کەسوکاری خۆت هەڵدەبژارەگە هەری کار و خۆشگوزەرانی و ئازادی هەبووە. ئەکید وایە ئەکید ینی ئەوە هەر من نیم هەمووی وایە ینی دەیانمان تێدایە کاسب ئەگەر ئیشەکان قۆڕغ نەکرێ ئەگەر خێر و بەرەکەتی وڵاتی قۆڕغ نەکرێ بەسەر مەجموعەک و چەند کەسەکی کاسبەکانی شەوڕێیان هەڵ دەبژار. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە تاکەی چاوەڕێ دەکەن لەوێ بمێننەوە ینی خەڵکەکە تاکەی لەوێ دەمێنێتەوە هیچ خەبەرێک نەبوو هەواڵێک نەبوو لەبارەوەی کە سنوورەکانتان بۆ بکرێنەوە لەلایەن ڕێکخراوەکانەوەیستان پێنەوە وتراوە. قسە هەیە لێرە و لەوێ بەس قسە فەرمیەکان هیچی ینی تاوەکو ئێستاوانە بووە دڵخۆشکردماکە بە تەواوی. بەڵێ ئەی خەڵکێکی زۆریش ئێمە مەدەنین جێشتەچی ینی جێشتەچی کامل بەرامبەرمانی پۆڵەندا هەمووی بە سیلاح و هەمووی بە دڕع و بە بەڵێ سوپاسان دەکەین دیارە خەتەکەش وەکو پێویست نیە سوپاس بۆ و پەنابەرانە کە لەگەڵ مامون و باسی ژیان و گوزارانی خۆیان کرد لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا سوپاسان دەکەین. مامۆستا جەنابیشت بەخێر بێت دەمەوێت بەڕێزش بزانم سەبارەت بەوەی کە ئەم کۆچێکی ئێستا دەستی پێکردووە لە سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا هەیە کە زۆرینیان خەڵکی باشووری کوردستانن چیمان پێ دەڵێ لەبارەی حکومڕانی هەرێم؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام و لە یەکەیەکەی ئەو پەنابەرانە کە لە سەر سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا چەند ڕۆژێکە ژیانێکی سەخت دەگوزارێنن خۆی گەورە کاریان بۆ ئاسان کە و من پێشم وایە ئەماش بزمارێکی ترە لە تابوتی عەرشی دەسەڵاتی کوردی دەدرێ چونکە بەڕاستی دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بە دەستی خۆی کردواتەنی قەبر بۆ خۆی هەڵدەکەنێ
ڕۆژ بە ڕۆژ باری قورستر دەبێ ڕۆژ بە ڕۆژ کارەسات لەسەر کارەسات زاهر بۆ خەڵکیان نەکەن بەڵ ئێستا قبری بۆ خەڵک هەڵکەندوو بەڵام دوجار ئەم چاڵ و قەبرانە خۆی تیەکەوێ دوجار ئەم دەسەڵاتە ڕۆژ بە ڕۆژ ڕیسوا ئەبێ و بێ بەرپرسیارەتی هەڵگرێ و دوجاری تووشی کارەسات دەبێ باش ئەمەش کارەساتێکی گەورەیە نێوخۆیی و نێودەوڵەتیشە هەموو تاکێکی کورد نیگەرانە کە چەندین هەزار کەسی کورد لەو بارودۆخە سەخت و سەرمایە لە سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا ماونەتەوە و ژیانێکی سەخت دەگوزارێنن و بێهیواشن لەبەرەوەی کێشە هەیە لە نێوان یەکێتی ئەوروپا و بیلاڕوس و بیلاڕوس دەیەوێ ئەمانە کە هاتوونەوێ نەگەڕێنەوە جارێکتر پاڵیان پێوەێ بەرەو ئەوروپا و ئەوروپاش وەک کێشێکی سیاسی سەیرەکە جگەلەوەی ئەم چەند هەزار کەسا بێتە بارێکی قورس بەسەریەوە ڕێگە نادەن ئەمە قورسە ینی بەریتانیا بۆچی لە یەکێتی ئەوروپا کشایە بەشێک لە هۆکارەکانی ئەوە بوو پێی وابوو وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات کە کاتی خۆی سەر بە بلۆکی شەرقی بوونە بارێکی قورس بەسەر بەریتانیاوە هەموو خەڵقی پۆڵەندا و لیتوانیا و لاتیڤیا و هەموو ئەم وڵاتانە دەبوو بچن بەریتانیا بە خێویان کا و هەلیکاریان بۆ دامەزرێنێ هەرکە خۆیان ئەوروپاشن هەر لەسەر لە داخی ئەو بڕیاریدا لە یەکێتی ئەوروپا بکشێتەوە ئێستا ئەم چەند هەزار کەسە بچێتە ئەوروپا بارێکی قورسە بۆتە کێشەیەکی نێودەوڵەتی و هەموو بەرپرسانی لە نەتەوە گرتوەکانەوە بیگرێتاوە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و تا وڵاتانی ئەوروپا وڵاتانی تری دنیا دەڵێن ئەم خەڵکە بۆ ئاوارە و سەرگەردان بووە هۆکارەکان چین هەر کاتێک کە هۆکار کە ئاوا کۆچی بە کۆمەڵ ڕوو بدا لە هەر وڵاتێک یان ئەم وڵاتە تووشی کارەسات بووە کارەساتەکانی وڵاتی ئێمە وڵاتێکین بەناو هەرێمێکی سربەخۆ هەرێمێک ئیستقراری تایە هەرێمێک دەوڵەمەند لە نەوت و غاز بێ هۆکارەکان چی بن بۆ ئێستا فۆکسەکە لەسەر هەرێمە کە ئەم کوردستانە حاڵ چی ئەم خەڵکاڕوە خەڵگەڕوا لەبەرەوەی ژیانی نییە نان نییە خەڵگەڕوا لەبەرەوەی ئازادی نییە خەڵک نییە لەبەرەوەی ئایندەیەکی ڕوون نابینێ خەڵگەڕوا لەبەرەوەی ڕێزی ناگیرێ ڕێزی خۆی ڕێزی بەهرە و تواناکانی ڕێزی شەهادەکەی لە وڵاتێکین کە بەڕاستی کارەساتە مرۆڤ بە بچووک سەیرەکرێ ئەوەی پێی بڵێن مافەکانی مرۆڤ نییە خزمەت گوزارێ سەرەتاییەکان نییە ئایندەیەکی ڕوونیش نابینێ هەستەکە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی چەوسانەوە بنە ماڵەی و دەسەڵاتی حیزبی جێگای حکوومەت و موسسات دەگرێتەوە دەبینێ هەرێمێک هەموو ڕۆژە چاوەڕوانی شەڕ و پەلاماردانەکە وڵاتانی دنیا هەر هەمووی وڵاتانی دەوروبەر تەراتێنەکەن لە کوردستانە کەس خاوەنی خۆی نییە دوایەوەی زیاد لە 30 ساڵ کوردستان ئازادە و ڕژێم نەماوە بەڵام خەڵک بارودۆخی ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ سەختترە ڕۆژ بە ڕۆژە گەرەکانی شەڕی ناوخۆ زیاد دەکەن کەم ناکەن تر خەڵک ناچار بووە یان لەبەر وڵاتانی دنیاش ئێستا هەڵێنە بێ ئەم هەرێمە چی بێ بۆیە بۆ خۆی ئەمە شکستێکی گەورەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانیوە چارەسەر بکە هەر بەردەوامیشەزانی هەر ئەمڕۆ ئەو قسانی بەڵفن هەر لە ماوەیەم 24 ساعتە تەنها لە ڕەوان 200 کەس بێکەوە ڕۆشتووە کارەساتە یان هێشتا بەردەوامە خۆ کارەسات کێشەکەرەوە نییە و چەند هەزار کەسەیە ئەو چەند هەزارەی تری ئێستا بەڕێوەیە ئەو چەند میلیۆنەش لە هەرێمی کوردستان ئەگە دەرگای بۆ کرێتەوە ڕوە ئەنی باوەڕ ببێت جگەلەوەی سەر بەدەسەڵاتە یا بەرژەوەندی هەیە یا خاوەنی بزنسێکی باشە ئەگەر دەرگا بکرێتەوە بێ کێشە بێ ورد و درشتی خەڵکی ئەم وڵاتەکە بەجێڵێ کارەساتە خەڵک نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ ئەو نیشتیمانەی لەسەرەوەی کە ئێستا بڵم لەو کۆچێک هەیە کۆچە بە لێشاوە دەڵێن زۆربیان خەڵکی باشووری کوردستان کەمتر کوردی بۆ نمونە لە کاتێکا و ڕژێمانەی دەوروبەر لە ئێران لە تورکیا لە سووریا کە دەسەڵاتێک خۆماڵیش نییە کەمتر یانیاوانی تێ چێک ڕاستی هەیە یەکەم خەڵکی ئەو وڵاتانە لە کوردستان لە ڕۆژهەڵاتیش و لە باکووریش پێشتر دەرفەتیان بۆ ڕەخساوە خەڵکێکی زۆریان چۆتە دەرەوە بەڵام مانای وایە ئێستا بارودۆخێک لێرە دەگوزارەیە لە هەرێمی کوردستان زۆر خراپترە لەوەی لە وڵاتانی دنیا هەیە لە هەموو وڵاتانی دنیا کە شەڕ دەبێت مێژووی کۆچکردن مێژوویەکی کۆنی هەیە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بووە خەڵک کۆچی کردووە لەبەر کۆمەڵێک هۆکار یا سیاسی بووە یا ئابووری بۆ یان کێشەی ژینگەیی هەبوو جاری وا بۆ ناوچەیەک لە بێبارانی بێ ئاوی کۆچی کردووە بەڵام یا جەنگ بووە یان کۆمەڵێک هۆکاری تر بووە یا چەوسانەوە بۆ یان هەڵمەتی لە ناوبردن هەبووە
وڵات بە وڵات ئەم حاڵەتە بووە بەس ئێستا لەم بارودۆخی ئێستا لەم ڕۆ لەم ساتەیە کە ئێمە قسەی تیاکەین هیچ شوێنێک وەکو هەرێمی کوردستان نییە هەرێمێک 5-6 ملیۆن کەسی تایە بە هەزاران کەس ڕۆژانە بە ڕێگاکانەوە و چاوەڕێی مردنەکە ئەبێت چی بێم هەرێمەکە خەڵک وای لێ هاتووە مردن و ژیانی ناڕەحەتی و لەمەرجی هەڵبژێرێ کە ئامادەن یەجارێکتر بگەڕێتەوە کە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە ئەو فشارەی لەسەر کەم بێتەوە ئێستا هەوڵەدا بیان هێنێتەوە بەڵام ئەو خەڵکە بۆیە نەڕۆیشتۆ بێتەوە پاشان بۆچی ڕۆیشتەوە بۆچی بێتەوە چی گۆڕاوە دێتەوە هەلی کاری هەیە دێتەوە کەرامەتی پارێزراوە خۆ دوور نییەوانەی هاتنەوە لێرە گەربیان بکرێت سزایم دەن بیان خەنە زیندانیشەوە بۆچی ڕۆیشت محاسە بەشیان بکەن یخۆ خەڵکانەی ڕۆیشتون خەڵقی هەژار نین هەمویان بەشێکیان هەژارت بەس تێبینیم هەیە لە سەرەوەی کەسێمە لە میدیایەکی دەسەڵات بینیمان وەکو تعلیق دەیان نابوو کابرایەکیان مقابلە کرد و کەوتی من بازرگانی زێڕم ڕۆیشتم یعنی تەنانەت دەوڵەمەندەکانی هیوایان لەدەستداوە لەم وڵاتە جگە لە هەژارەکان خۆیەوەش کارڕزاتێکترە خەڵک هەمووی بەشێکی لەبەر هەژاریە ڕوا ڕاستە لەبەرەوەی بێکارە ڕوا ڕاستە بەشێکی هەژاریش نییە بەڵام هەستەکە لێرە کەرامەتی پارێزراونیە لێرە ئایندەی پارێزراونیە لێرە نازانێ مناڵەکانی چۆن پەروەردابێت چۆن خوێندن تاواکەن چۆن ژیان تاواکە لێرە ئازادی نییە بۆیە ناچار بۆ ئەگەر ژیانێک شیە بێ لێرە تەنها ژیان تەنها بریتی نییە لەوەی پێداویستەکانی ژیانی ڕۆژانە دابین کە ئاخرگەنیسار ڕۆحیشی ئازاد نەبوو نەشی توانی ممارەسەی مافەکانی خۆی بکە نەیتوانێ ڕەخنە بگرێت لە سەڵاتێک شەوسانەوە وڵاتەکە بەجێ دێڵێ چێت لە شوێنێکتر پڕ بە دەنگی خۆی هاوارکە دەچینە لای کاک بەهادینی سەرای ئازادی کە ئێستا بەڕێزیان کۆچبەرە ڕۆژانێک بوو لە سەرای ئازادی دژی دەسەڵات خۆپیشاندان وانەی دەکرد کاک بەهادین سوپاست دەکەین ئەگەر باسێکی بارودۆخەکەمان بۆ بکە ئێستا دۆخەکە چۆنە و ژیانی کۆچبەرانی کورد چۆنە لە سنوورەکان وەڵا بەڕاستیەکەی دەستخۆشیتان لێ یەکەم بسم الله دەستخۆشی ڕێستانەکەم بۆ باس دەکەین کاک بەهادین بەڵێ فەرمووی گیان موازحە ئێستا باشە فەرموو ئێمە لێرە بەڕاستیەکەی لە جەوێکی ساردا ئاژین ئەوە بەڕاستێک ئەڵەی بۆ ڕووی هەمومان بە دیار ئاگرێکەوە داوین بە دیار ئاگرێکەوە داوین دوورە وڵاتە و بەڕاستیەکەی شەوێکی زۆر ساردە و ماین دوو ماین سێ یعنی ناقص سێەوەکە لێرە بەڕاستیەکەی دۆستە کورسە بۆ ژن و مناڵ و بۆ پیر تۆتە کورسە بۆترا خواردن وەکو پێویست خواردن مەدانیە بە یارمەتیدانی یەکتری تۆزیانی یارمەتی یەکتری ئەگەمان بڵێ زۆر باش زۆر باش بەڵام هەر باش کاوەڕێەکەی لە کوردستان خۆشتر بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە جگە لەوانەیە ئێستا لە دارستان و لە سنوورەکانن خەڵکی دیریشەیە کێشەیە بێ لە ناو پایتەختی بیلاڕوسیا و بیەوێت بێت بۆ لایەوە زۆر ڕاستە هەروە خەڵکێکەیە ئەوانەی کە لە پایتەخت ماونەتەوە شاری بێرس ماونەتەوە بڵێ هەستی بیلاڕوس لەگەڵ هەرێک کەسێ لە گرۆت هەرێک کەسێ میسکە بگەن ئەم لێشەوە ئەمەڕاستیەکەی زۆر بە شخصی خۆم زۆر ئەوڵەیە لەگەڵ ڵاتەکانیان ناکە ئەو خەڵکانمان بۆ بۆ ئێرە هەرێکیان توانیمان بکەنێن 230 کەس بێنینە ئێرە بەڵام ئەمڕۆ 400 لە لۆکشتی زۆر نزیک کۆمان هاتنە ئەوێ و بەڵام سواریان کردن بەشێکی بۆ سەرێکی ئێمە نازانین بەڕاستیەکەوانە بەڵام وەکو عامەوانی لێرن ژیانیان پارێزراوە لە دەربەیە باشە چاوەڕی چین ڕێکخراوەکان یاخود بڵێن ئەوانەی ڕێکخراوی مافی مرۆڤ ئەوانە سەدانیان کردوون چاوەڕی چین وەکو کۆچبەران نەوەڵە وەکو ڕێکخراوەکان
هیچ ڕێکخراوێکی مافی مرۆڤ سەردانی نەکردوین دیکەن هاتووە بڵێن ئیدی بەشی شەرقی ئەوروپا ڕۆژئاواکەی هاتوون ئێمە بەرەوە ئێمە لە ملیتری زۆن یعنی سقەتی عسکەری ناتوانێت هەموو منەظەمە ناتوانێت یارمەتیمان بە ئیلا ئەو منەظەمانەی لە ڕێی بیلاڕووسەوەیەن ئەوانیش وەکو ڕێدکرۆس و وەکو خواڵای لێ هاتوون یارمەتیان ناهێن بەس یارمەتیەکان وەکو پێویستە یعنی یارمەتیەکان کەمە تێرەگەی وانێکە بۆ 2,300 کەس 2,300 کەس لێرە لەم کۆم 2,300 پێوانەی دوێنێکە هاتوون. باشە لەو 2,300 کەسە بڵێن هەمویان خەڵکی باشووری کوردستانن یان لە سەدا چەندی بڵێن لە سەدا 90 خەڵکی باشوورە؟ بەڵێ 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 ئەی سەبارەت بەوەی کە حکوومەت باسی لەوە کردووە حکوومەت هێرێم ئەگەر بگەڕێنەوە ئەوان هاوکار دەبن یاخود سەرۆک حکوومەتش پێشتر پەیامی هەبوو باسی لەو کردمەڕۆن ئێوە سەرکردەی ئایندەیە وڵاتە مەبەستی گەنجەکان بوو کەس دەگەڕێتەوە؟ وەڵی وەکو گەڕانەوە نەوەڵاوانەی بە چواردەوری منەوەن هەمووی ئەڵێ بمرم لێرەیان ناگەڕمەوە جا خەڵک بۆچی هاتووە گەم گەڕێتەوە بەڕاستیەکەی ینی من خۆم لە کوردستانە بووم برایەک پێش من قسەیە کردە جۆم لێ بوو ئەیوت چی گۆڕاوە تا خەڵک بێتەوە بەڕاستیەکەی ڕاستەکە چی گۆڕاوە تا خەڵک بێتەوە چ شتێکیان کردووە تا ئێمە بگەڕێنەوە بڵێن کوردستان خۆش بووە من لە یەک حاڵەت ئاگەڕێمەوە لە یەک حاڵەتە ئەو دوو منەماڵەیە لە کوردستانە نەمێنن ئەو دوو منەماڵەیە دەرکەن لە کوردستانە ئەم حکومەتانە هەرچ حکومەتێکە ئەوروپایە ئەمریکایە ئەو دوو منەماڵەیە ئیزن بەن لە کوردستانە تیای نەمێنە لە کوردستانە من بەیانی ئەگەڕێمەوە خۆم باش بە حاڵی خۆم بەس هەتا ئەو دوو منەماڵەی تیابێ هەتا خەڵکی کۆیلەی تیابێ هەتا ئەوانەی تیابێ بەڕاستیەکەی من ناگەڕێمەوە بە کوردستان چونکە بەڕاستیەکەی یعنی ناخۆش بوو وامان لێ هاتبوو بۆمان نەبوو قسە بکەین قسە لەسەر ئیمۆجیەک زەلامێ 3 ساڵ حکومەت لێ ئەم هەموو چالاگەوانان نبادینان حکوم دران بە بێ هیچ شتێ تەبانەوە نەماوار کردووە دەنگم نووساوە لێرە بەڕاستیەکەی بۆ تەنزیمکردنی و خەڵکە بەڵام لە عینی کاتدا ئێرەم پێ خۆشترە تا ئەوێ باشە بەس بۆچی ئێوە لە نێوانەوەی کە دەڵێن بژمرن ناگەڕێنەوە ئەو دۆخە سەختە هەڵدەبژێرن بەڵام نەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆتان ئەو هەموو بێ ئومێدیە بۆچی بەڵێ هەموو کەسێ وڵاتی خۆی خۆشوێ یەک زەلام نییە ڕقی لە وڵاتی خۆی بێ وڵاتی خۆی لا شیرینە من لە 2009 لە بریتانیا ئەوگەڕاوەتەوە هەچی ئەوراق و جواب و هەچیش نە بەسەر چوو ڕۆژە لە ڕۆژان بیرم لەوە نەکردەوە کە تازەشی گەمە گەڕێمەوە بۆ بەریتانیا ڕۆژە لە ڕۆژان بیرم لەوە نەکردەوە چونکە بۆ هەموو کوردستان چاگە بێ هەموو کوردستان چاگە بێ هەر چاگە یعنی 2015 لە شاوێ دروست بوو پێکەنینم بە خەڵک هاوکارڕۆی بۆ ئەوروپا هەموو ئەوروپا چێ خەڵک بۆی ڕۆ من 10 ساڵ لە ئەوروپا بووم هەر خۆشیتیان نییە بەڵام لە 2021 دوای ئەوەی کە بینیم لە سایە هەفتای خەڵک نەچووە بۆ دەنگان لە سایە هەفتای خەڵک نەچووە بۆ دەنگان لە سایە ڕۆشتۆ بۆ دەنگان لە سایە سیەکەشی زۆری لە سایەدەی زەربی لێیاوە لە سایەدەی صحی لە ئەمیان نابوو یعنی لە سایە 20 خەڵک دەنگیاوە لە سایە 20ەکەی کوردستان یعنی سێرەکەی زەبتەکرێ بە سەرتا حسابێ بۆ ناکرێ بڵێ کاکامە لە سایە هەفتای خەڵک نەچووە بۆ دەنگان ئەبێ ئێمە کێشەیەکمان هەبێ ئەبێمە خۆمە چاکەین هەر باکیان نییە ئەی وەڵا ئەمە 35 کورسیمانێ ناوە ئەویانەی وایە ئەمە 30 کورسیمانێ ناوە ئەی وەڵا 20 کورسیمانێ ناوە بەڕاستیەکەی خەڵک بێزارە لێتان خەڵک بێزارە لێتان خەڵک لە سایە هەفتان دەنگی نێیاوە تۆ ئەگە 30 کورسی وێناوە ئەگەر لە سایە هەفتایە دەنگی باە یەک کورسی و ناهێنا یەک کورسی باشە کاک بەهادی یەک کورسی و ناهێنا بەڵێ سەبارەت بەوەی بەڵێ نوێنەر حکوومەت قسەی کردبوو لە پۆڵەندا کەیسی باسی لەو کرد کەیسی کۆچبەران زیانی زۆری داوە زیانی لە بانگیارێمی کوردستان داوە ئێوە بۆ چونتان چییە هیچ زیانێکەیە بەهۆی ئێوە یاخود ئەوە ڕووی ڕاستەقینەی دەسەڵاتان نیشانی گیاندا و ئێستا زیانمان لە کوردستان نابێت لە ناوبانگی هەرێم زیانمان جان لە ناوبانگی هەرێم زیان لە ناوبانگی هەرێم زیانمان لە ناوبانگی هەرێمەوە نوێنەری حکوومەتی هەرێم باسی لەوە کردبوو لە پۆڵەندا بەڵێ با باسیەوە کە من بۆیە هاتووم بۆ ئێرە ئالێرەوە پێیان ئەڵێم
بۆیە هاتوون بۆ ئێرە بۆی زیان لە حکومەتی هەرێم بەم بۆی سوچیانکەم بۆی ڕسوایانکەم بۆی یعنی بیاشکێنم ئەوانە کەی ئینسانن کەی ئینسانێتیان لایە بەس بینەکە سوگاری خۆیان نەکەنەوە یعنی هەرچی سێکتەری ژیان هەیە لە کوردستان نەدەستیان بەسەر هەموو شوێنێکە پارێشین گەو لێسەنێ پارێشین گەو لێسەنێ یەک دارە بۆ ناڕوێنێ لە پارەکەی پارەی خۆڵی لێسەنێ پارەی جادەوبانی لێسەنێ جادەوبانێ نییە پارەی یعنی سەری ئەوە مزەڕی بێ و لێسەنێ هیچ زەمانێکی نییە بۆ حیاتی خۆ مەجموعەیەشتی زۆر هەیە کاکەجان کە ئێوە خۆشتانەی زانن کە حەکیمکان و منی شەیزانم و ئێوە شەیزانن هەموو خەڵکی کوردستانی شەیزانێ پارەی خۆڵی لێسەنێ هەموو ماڵێ 5,000 و هەموو دوکانێ 15,000 و پارە یعنی بەجددی بەعزێ شتێ دروستیان کردووە مەجموعەیە کۆمپانیای خۆیانیان دروست کردووە کوڕی بەرپرسەکانن ئەوانەی کە سەرپەرشتی و کۆمپانیایان ناکەن یا کوڕێتی یا خزمێتی سێرەکەی پارەیەکی لە کاتی دەنگانەکەی ئەگەر دیقەتان نابێ 2 مانگ پێش دەنگان مانگێ بۆ 2 مانگ پێش دەنگان یەک کۆمپانیای خۆڵ و هیچ شتێ ناهاو بە دوکانەکانیان ناگەڕا لەگەڵ دەنگان تەواو بوو یەکسەر کۆمپانیانەکانیان کەوتنەوە کۆکردنەوەی پارەی خۆڵەکە پارەکە لە دووەسەنێ دوکانی 15,000 لێ سەنێ من خۆم دوکاندار بووم لە بازاڕ دوکانی 15,000 لێ سەنێ بەڵام کەسەری مانگیە پارە نایە بە کۆمپانیاکە پارەی خۆڵ ڕێژەکانی بە ئەو کەسانێکە لە کارمەندن لەو شوێنە ئیشەکەن پارەی کۆمپانیاکە نایە کۆمپانیاکە مانەگرن کرێکارەکان 3 ڕۆژ خۆڵی بۆ ناڕێژن ینی هەموو شتەکان خەڵکی بینێ لە کوردستان هیچ پێویست ناکانی من بڵێ ئەو برادرانە لە دەورە مەڵن ئێمە وازمان لێوە هێناوە ئێوەش واز لێمە بێنن کاکە باشە پەیامێکتانەیە ئێمە لە داخیەوە هاتی گوێرە کاک بادین چی بە سەڵاتداران دەڵێن هەرڵاستان لێبێنن خۆشترە زۆر لە کوردستان جۆلێتی ئێوە واتان کرد دەمان جێ بێڵین ئێوە واتان کرد دارستانێکمان لە مەڵی خۆمان پێ خۆشتر بێ چۆن بگەڕێینەوە ئێستا بۆلاتان حەکیمجان باشە بەڵێ مەوەسم بەڵێ کاک بادین ئێوە لە ڕقی حکوومەت و دەسەڵات و گەمەوەتان کردووە کاکیم بەڵێ کاک بادین دەنگمانەیە کاکە بەڵێ دەنگانی ئێمە گەشتە لایەوە بەڵێ ئێوە بەڵێ بە کورتی کاکیم بەڵێ گەیشت کاک بادین بەڵێ کاک بادین گوێ لێ ئێمەیە کاک بادین گوێت لە منە کاک بادین لا قطع بێ کاکە بەڵێ سوپاس دەکەین پەیامەکەت گەیشت کاک بەهادین سپاسان دەکەین کە لە سنووری بیلاروسیا و پۆڵەنداوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستە مامۆستا بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بۆی کە بۆچی خەڵک ئەوەندە ڕقی لە دەستەڵات بێ و بڵێ لە ڕقی دەستەڵات ناینەوە بۆ کوردستان و مردن هەڵدەبژێرین و ئەوانە بەڵام لە سەراسی کوردستانی بۆچی حکوومەتیش بەرپرسیارەتێک هەڵناگرێت یەک ڕاستی هەیە مرۆڤ ڕقی لە کەس نییە و هەر کەسێکی خزمەتی بکە خزمەتیشیەکە هیچ هاوڵاتیەک ڕقی لە بەرپرسانی وڵاتەکەی خۆی نییە ئەگەر بەرپرسەکان خۆیان ناشیرین نەکەن لە هەموو وڵاتانی دنیا کە خزمەتگوزاری هەبێ کە مافی هاوڵاتی بوون هەبێ کە مافی خەڵک پارێزراوە بێ کە حکوومەت خزمەتی خەڵک بکە خەڵک وڵات و حکوومەت و نیشتیمانی خۆی خۆش دەوێ ڕقیشی لێ نابێتەوە یعنیەوە ناچاریە خەڵکوا لەیەکە ئاوارەیی هەڵبژێرێ دووری لە نیشتیمان هەڵبژێرێ دووری لە باوکو دایک و ئازیزان و خۆشەویستانی خۆی هەڵبژێرێ ئەوە ناچاریە ئینسان وایەکە کە وڵاتەکەی خۆی بەجێبێڵێ و ناچاریە دەسەڵات کارێکی کردووە هاوڵاتیەکانی خۆی ڕقیان لێبێتەوە بۆ گەر ئەم بەرپرسانەی ئێمە وەکو بەرپرسانی وڵاتانی دنیا خزمەتی هاوڵاتیانی خۆیان کردایە خەڵک بۆ کۆچیە کرد خەڵک بۆ لە ئەوروپا کۆچ ناکە خەڵک بۆ لە وڵاتێکی وەکو ئوردون کۆچ ناکە بۆ لە وڵاتێکی وەکو ئیمارات و کوێت و قەتەر کۆچ ناکە
بۆ بەرپرسانی وڵاتەکەی خۆشی خۆشەوێ بۆ وڵاتەکەی خۆشەوێ بۆ بەجێ ناهێڵێ باشە بەرپرسانی هەرێم تا ئێستا بەرپرسایەتی و خۆیان بۆ دابنێن کە شتیان کێشەکەوەیە ئازادینی بۆ دانی پێدانانی دەستی دەرەکی لە هیچ دیکتاتۆرێک سەریکە هیچ دیکتاتۆرێک دان بەوانانێ دان بەستەم و هەڵەکانی خۆیانانێ و ناشی بینێ و ئەوێ خەڵکی تر تاوانبارکە ئەمانە ئەم خەڵکە بێزار بۆ لێرە بەهادینێکێکە لەوانەی لە بەریتانیا ژیاو هاتەوە کە هاتەوە ویست نەڕواتەوە و بەڕاستی ئەیویست سەرای ئازادی و سەراکانی ئازادی چۆڵ نەکا ئەیویست زۆر هەوڵیدا خەڵک مەڕ نەبێ و کۆی لە نەبێ و دەسەڵاتی خەڵک نەچەوسێنێتەوە بەڵام من پایەمێکی مەترسیداریشی تیابینم کە خەڵک بێهیوا بۆ لە ئۆپۆزیسیۆنیش ئەوش کارەساتێکی گەورەیە بۆیە بێ بەڕاستی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش وشیار ببنەوە زۆر ئاگادار بن ینی خەڵک بێهیوا بۆ لەوانیش خەڵک بێهیوا بۆ لە سەراکانی ئازادیش بێهیوا بۆ لە سەر شەقام و لە ڕادەربڕینیش ناچار ملی نەمانەگرێوە ڕوا هەموو دەسەڵاتەکان بە درێژایی مێژوو گەندەڵی کەموکوڕەکانی خۆیان شاردوتەوە فرعون بە خەڵکی ئەوە دوا موسا مەکەون موسا ساحرە موسا جادوگەرە موسا ئەوێ ڕێبازی نمونەیی من یعنی ڕێبازی فرعون کە من بۆم داڕشتون ئەو بەرنامەیە با بڵێن بەرهەمی شۆڕشەکەی ئێمە دەسەڵاتەکەی ئێمە ڕێبازە نمونەیەکەی ئێمە کە فرعون دایناوە موسایە بەلاڕێتان نابرێ ئێوە لەسەر ئەو ڕێگە ڕاستە لاتاندا من ڕێبازێکی نمونەیم بۆ داناون بۆ خزمەتی ئێوە بەڵام موسایەک پایە بۆ ئێوە چاواشەکە ئەمە فرعونێکی دیکتاتۆر ڕێبازەکەی خۆی بە نمونەیە نێو بازەکە و موساش بە چاواشەکات هەموو دەسەڵاتدارەکان سیارەتی ئێستا نەسەرۆکی حکوومەت نەجێگرەکەی نەزانم کە بەرپرسیارەتی دوو کێشە هەیە یەکەمیان بەرپرسانی هەرێم بەشێکی نەزانیە و بێئاگاییە لە ژیان و گوزەرانی خەڵک پێتان سیر نەبێ خەڵک خۆی دۆڵەمەند بێ هەژاری نازانێت چۆنە تێر برسێتی نازانێت چۆنە ئەتوانێت باسی بکە بەڵام کۆنی ڕۆژێک برسی بێ ئیسلام بۆ ڕۆژوی داناوە بۆی دۆڵەمەندیش بزانە برسێتی چییە نەبوونی چییە ئەوەی خۆی بەردەوام کارەبایە نازانێت کارەبانیە لەبەرەوە پێسیر نەبێ بەرپرسێک بڵێ کارەبایەمە بۆ خراپ ئەوەی کە خۆی مناڵەکانی هەمووی لە مەکتەبی تایبەتە وەزعی باشە ئاگای لە کوڕی فەقیر نییە ئەوەی خۆی خاوەنی پارە و دۆلارە ئاگای لەوە نییە خەڵک جلو بەرگینیە بەم زستانە لە بەریکە بەرپرسانی هەرێم ئاگایان لە حاڵی ئەم ڕەش و ڕوتانە نییە داجاری دە پێناوە ئیمانەوەی خۆیانە کە کەم و کوڕیەکی شەبێ خەڵک تاوانبارەکەن ئەزانی ئەمە بڵێ خەڵک لە تێری ڕۆژ ئەزانی هەر وەکو ئەو گورگە وایە کە بەرخێکی گرتبووە و تۆ تاوانباری ئاود لێڵ کردوم ئەخوتی خۆ من لە خواردەوە ماوی چیم لێڵ کردووە وتی آخر باوکت لێڵی ئەوتی من پار ئاود لێڵ کردوم وتی خۆ من بەرخی پار نیم وتی آخر باوکت لێڵی کردو مهم ئەوەیە تۆ تاوانباری بەبێ سزا بدرێ ئەمانە هاوڵاتیانی هەرێم وابینن بە تاوانباریان نەزانن و هەموو هەوڵێکی ژەدەن بۆی ناشرین نەبن بەس بەڕاستی ئەم ڕاستیە ناشارێتەوە ئەزانن هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکوتم ڕێکخراوەکانی سەر بە نەتەوەی گرتوەکانیش ئێستا هاتوونە سەر خەدانێ بزانن ئەو خەڵکە بۆچی ڕۆشتووە و یەکێتی ئەوروپاش کە ئەو بارە قورسە هەڵگرێ شەرتی هەیە لەسەر هەرێم ئەبێ ژان و گوزەرانی خەڵک حەلکە ئەجینا و خەڵکە چی لێ بکە یانی خۆ ئەوروپاش یاسایەکێ بێ پێوەی پابەند بێ و خەڵکە ڕووی تێکردو ناشێوێت کە چۆ سنوورەکانی بێ ئیلا چارەسەرێکیان بۆ دانێ بۆیە نایە بێت ئەو دوو تەلبەندەکە کە چوو ناچارە بێ وەکو پەناهەندەی مرۆیش بێ خەمیان بخوا خزمەتیان بکە چار ڕێگا چارێکیان بۆ بدۆزێت سپاس دەکەم مامۆستا کۆمەڵێک لێدوانی پەنابەرانمان هەیە بێ کۆ دەبین لەگەڵ وڵای بەڕێز فەرموو Мигранты составили обращение к польским властям. Зачитывая его журналистам, этот мужчина уже не скрывает слез. Мы с детьми пришли сюда, они с оружием. Почему так поступите с нами? Они, видите, все. Дети хотят молоко. Холодно, у нас холодно. Мы не можем спать. حاجی ژینگیان دادەفەیم چەند ڕۆژە نانە نەخواردەوە چەند ڕۆژە لە جەبەڵی ئەمەنێ مناڵم نان لە دەمیان نەخێتە خوارەوە تۆ چەند ڕۆژە خۆ نانە نەخواردووە من خۆم لەو ڕۆژۆ هاتوو مۆ بزانم سێ دەن خورمە خۆردوو
یانی چەند ڕۆژە بێنان و ئاو بووی ناحل بێنان و ئەو بووی ئیسە زۆرە برسیە واللهی برسیمان بەس لە تاو مناڵەکانم برسیم ئەمە ئەم پارچە سەبوونەکە بەدەستی تۆیە کی ئاوێتی بێ واللهی ژنێدای پێم ڕەبی ماڵەکەی ئەوای لە تۆ ئایلەکەیان 30 کەسە هەرچیان لێرەن خوای گەورە ڕەحم بەم ژنە و بەم مناڵانە بکە هەمومان دەرچین لەم مەینەتە هیچ دادە یانخۆ بە تەمانی بچی تۆ کوردستان نەبخوا بیشمرم ناچمەوە ناچ تۆ کوردستان تۆ بە تەمای بچی تۆ ئەیەوەکە هەڵێ چی جێ مردنمانە ینی یان لێرە ئەمرین یان ناگەڕێنەوە ئەمە زۆر پێ خۆشرە لە کوردستان کامتان لە مەکتەب بوون حەزەکەم بچن بۆ کوێ ئەڵمانیا ساردە ساردە ئێرە ساردە سەرماتانە هەمووتان لە کوردستانەوە هاتوون حەزەکەن زوو نەجاتان بێ لێرە دەستان خۆش بێ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا لێدوانی و کۆچبەران بین بە تایبەتی و دایکە کە باسیەوە کە بژمرێ ناگەڕێتەوە ئینتەرنێت بۆچی ئێستا ئەو بەتەمانە ژوای لە هاتووە کە بڕۆنە وڵاتە جێبن لەکات لە کۆتایی تەمەندابن زانیشی کەس وەکو کورد ڕاستیەکانی ئاوارەیی و کۆچ و دەربەدەری نازانێت چونکە مێژوویەکی دوور و درێژمان هەیە لەگەڵ ئەو ناڕەحەتیانە هەر هاوڵاتێک لێرە ڕۆیشتووە باوەڕکە زانیوێتی یا لە دەریا خنکیە یا لە مەرزەکانی گێڕنەوە یا سنوورداشەکرێتەوە یان تووشی لێدان و ئازار وەشکەنجا بێ بەڵام هەموو ئەوانەی پێباشتر بۆ لەمانەوە لێرە ئەو کارە ساتەکێ وای لێبێ ئاوارەیی و ناڕەحەتی و ئەو هەموو ئەشکەنجێت پێ باشتر بێ لەمانەوە هەرێکێکیان لێرە ڕۆیشتۆ پێ سیر نەبێ کۆڵە نانی لەگەڵ خۆی بردووە یا خوورمایە گوێز یا هەر شتێکی تر بۆی لە ڕێگابی خوا چکە زانیوێتی هەموم نەهامەتیانە هەیە بەڵام هێشتا هەر ئەوەی پێ باشتر بووە لەبەرەوە ئەوانە ناگەڕێنەوە مەگەر بە زۆر بیان هێننەوە گینا جارێکتر نایەنەوە وڵاتە بۆ لەبەرەوەی دوای ئەوەی کە ئیهانە کراون لێرە هەموو مافێکیان پێشێل کراوە هەلی کار و ژیانیان نییە ڕۆیشتون کە ڕۆیشتوشن تاوانبار دەکرێن ئەمانە بەکرێ گیراون ئەوانە دژمنی کوردستانن ئەوانە سەر بە پەکەکەن سەر بە کوێن یعنی قسەی بێبنەما ئەمە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە ئەمە جارێکتر ئیهانە و سوکایەتیە بە یەکەیەکی ئەو خەڵکەی کە ڕۆشتووە ئەوانە خەڵکی کوردن ڕۆڵەی کوردن دڵسۆزن کە سوکاری شەیدانن کە سوکاری پێشمەرگەن کوڕی پێشمەرگەن کوڕی شەهیدن بە ناچاری هیوایەک لێرە شک نابن تروسکایی بۆ ژیانی ئایندە لێرە نابینن بە ناچاری ملی ڕێیان گرتووە بەرە ئەوروپا ڕۆن بەڵکو ئەگەر خۆشیان نەبێنەوەکانیان لێ بحەسێنەوە بەڵام تۆ بانە بڵێ ئەمانە تابووری پێنجن و دژ یارێمی کوردستان و بەکرێ گیراون و دەستی دەرەکی و خەڵک لە برسا ڕۆی تۆ دەستی دەرەکی چی کابرا لە کوێرە دەیەکەوە هاتووە هەموو هەوڵێکی داوە بژی لێرە نەژیاوە بە ناچاری مەڕۆمانگەکانی فرۆشتووە و دەوەرەقە بیست وەرەقە $3,000 پێ بێ بڕاتە دەرەوە ئیتر ئەمە بەکرێ گیراوی کوێ و دەستی دەرەکی چیە و چێن ئەمانەی دوژمنانی کوردستان گەورەیەکەن و یعنی ئەمە ڕاستیە کە خۆ ناشارێتەوە بەڕاستی ئەمەش جارێکی تر سزادانی ئەو خەڵکە کۆچ کردوویە کە ڕۆیشتووە تاوانباریانەکەی بۆی دەستی دەرەکی لە پشتەوە ئەمانە ئاژاوە کێڕن و ئەمانە دژیارێمی کوردستان و یارەمانە گەورە کراوە گەورەیە چۆن گەورە نییە چەند هزار مرۆڤێک لەوێ چاوەڕێی مردن کا و خەڵقیشیان لێ مردووە ئەو کارەساتە چۆن کارەساتێکی گەورە نییە دەبوو ئێستا بەرپرسانی هەرێم بەڕاستیە دەست لە کار بچێشتنەوە یان زۆر بەجددی بچن داوای بە دوای چارەسەرا بگەڕێن یا بێن پلانێکیان ڕابگاندایە هەلی کار بدۆزنەوە خەڵک دابمەزرێنن کێشەی خەڵک هەلکەن پارەی دزراو بێننەوە گۆڕانکاری بکەن چاکسازی بکەن باشە بەس ئەوەی کە ڕۆژوەی بۆ خەڵکی ئەوەی کەماوە ڕەنگە ئەیت نابێت لە ناو خۆ چارەسەرێک بدۆزێت چکە دوێنێش کۆبوونەوە بکۆبوونەوەڵم کۆبوونەوە حکوومەتوانە هیچ بریارێک ئێستا بریارێک بدەیت دوای ئەو هەموو کارەساتەی خەڵگەی بینێ نێشتنی قاچاقی دوای هەموو کارەساتەی بینین تەنها لە قەزای ڕەواندوو 100 کەس بێکەوە ڕۆیشتووە لە 24 ساعتی ڕابردوو کارەساتە ینی وردە وردە خەڵک هەرە ڕوا ئەگەر چارەسەر نەکرێ وڵا بێ چاوەڕێی خراپتریش بکەین هەرچی خەڵکی خوێندەوارە ئەڕوا هەرچی گەنجە ئەڕوا هەرچی خەڵکی بە هەڵوێستە ئەڕوا یعنی کێ مێنێتەوە باشەوە ئێستا وڵاتانی ئەوروپی خۆیان بە دوای مناڵ و تازە پێگەشت و گەنج ئاگەڕێن بۆی وڵاتەکان بۆ ئاوادان کاتەوە
وڵاتێکی وەکو کەنەدا خۆی خەڵک وەرەگرێ بۆی خزمەتی بکە باشە گەرم هەموو عەقڵ و گەنج و خەڵکو بە توانایەڕۆی کۆمەڵێک پیر و پەککەوتە و کۆمەڵێک پیاوی دەسەڵات و کۆمەڵێک کەس کە هیچی بێبنیان نادرێ هەروانە بمێننەوە ئەم وڵاتە بەرەو چی ڕوە ئەبێ ئایندەی ئەم وڵاتە چی لێبێ یعنی ئەوش کارەساتێکە ئەبێ ئینسان بیر لە داهاتووش کاتەوە ئەمان بیریان لە نەوەکانی داهاتوو نەکردەوە کە هەموو نەوتەکان دەرهێنا و فرۆشتیان کە نایانود ئەمە سەرەت و سامانێکە هینەوەکانی داهاتووی ئەم وڵاتەیە باژەرخانێکی ئابووری بنیادنین بە سیستمێکمان هەبێت کە پێڵێن پەرەپێدانی بەردەوام سیستەینەبڵ دڤلۆپمنت لە کوردستان بنیاتی بنین بە نەوەکانی داهاتووشمان بێ ئیش نەبندڵیان بە وڵاتەکە خۆش بێ بەڵام ئەمان نەک نانتوانی خزمەتی نەوەکانی داهاتوو بکەن خزمەتی نەوەکانی ئێستاشیان پێ نەکرا و نەک نانتوانی خزمەت بکەن بەڵکو حکوومەت 28 میلیارد قەرزارە هەموو هاوڵاتێک لەم کوردستانە ئەوەی لە دایکی جەبێ قەرزارە ێ باشە تۆ کابرا بۆچی مەجبورە خۆی بخاتە ژێر قەرزەوە خزمەتی ناکەی نان و ئاوی پێ نادەی دای نامەزرێنی ئازادی نیە بۆ قەرزاریش بێ ڕوا بەجێڵێ ئەم وڵاتە بە خێر و بێر و بە قەرزەوە بە خۆت و چی لەکەی لێ بەس ئەو کۆری کار بۆ خەڵکی ناوخۆڵی کار نییە چکان دڕێن لە دەرەوەش خەڵک هاتووە لێرە کار بکات و ئەوانە یاخود سە بۆ نمونە لە هێزی چەکدارەکان هێزی کوردی هەیە سووری هەیە ئێرانی کوردن و لێرە دوشت باسکەم هەندێک لەوانەیە ئەگەر هەلی کار بێ حکوومەت موچەی بداتێەوە بەکرێ گیرای حکوومەت بێ و هێزی چەکدار و پێشمەرگە و ئەم بابەتانە بێ ئەوەش کارەساتێکی ترە ڕۆڵەکانی خۆت دانەمەزرێنی بچی خەڵکێکی تر بێنی کوردێکی تر لە شوێنێک ترەوە بێنی بخیتە ناو حکوومەت و دام و دەستگاکانیەوە ئەگەر خەڵکێکی تر بێت لە کاربکە ئەمە شتێکی ئاساییە لە هەژارترین وڵاتی دنیا کۆمەڵی خەڵک لە وڵاتی ترەوە دێ لەوە چێ کۆمەڵێکی ئیش بکەن بە پارەیەکی زۆر کەم لە هەندێک شوێنی تایبەتە کە خەڵکێکی تر نایکە هەلی کارێکی ڕخساوە ئێم هەموو کوردەی خۆشمان ناڕۆن لە دەرەوە ئیش بکەن ناڕۆن لە ئێران و لە تورکیا و لە بەغدا و لە مووسڵ و لەوانە بە دوای هەلی کاراگەڕێن لەبەرەوە بەڕاستیەوە کار لەکوێ کە باسیەکەن چونکە گوێم لە وتەبێژێکێتی بەڵێندەران بوو لە سلێمە لە 1950 بڵێن هێشتای کۆمپانیەکان بەڵێندەرەکان بڵێن ئیفلاسیان کردو کۆمپانیەکانی داخراون ئەوان دەڵێن لە کەتی تایبەت هەلی کاریان ڕەخساندووە ئەوە دامەزران نەماوەی لەکوێ و باسی زیاتر لە 100,000 هەلی وەڵڵاهی من بە درۆیەکی شاخداریە بینم بابێن داتاکانمان پێ بڵێن هەلی کار لەکوێ ڕەخساوە چەند کۆمپانیایەک نەبێ ئیشوکاری هەیە کۆمپانیەکانی کە ئیشیان لەکوێ و ئەو کەسانەی دامەزرێن ساڵانە دایان هزار کەس دەزان کۆپی مانگاکان دەرەچێت چەند کەسی هەلی کاری دەزەکەی کۆمەڵە کەسی دیاریکرا و کۆمەڵێک تەخەسوساتی تایبەت لە کۆمپانیەکانیش کە ئەبرات چەند کەسێکیەوێ بە دوای خزم و دۆست و ناسیاوەکانی خۆیان گەڕەدای بنێ و لەوە زیاتر جێگای نابێتەوە لەبەرەوە خەڵکە بەڕاستی بێ هەلی کارەوە بێ ئیشەژی بەسوکو دوا پرسیار چارەسەرەکە چیەوە سەبارەت بەوەش کە ئەم کۆچە چی پێوتین لەبارەوەی کە باسی مافی مرۆڤ دەکرا باسی ئابوووریەکی بەهێز و کوردستانێکی بەهێز و چاکسازیوانە دەکرا نام کۆچە وەکوتم ئەم کۆچە پێمان دەڵێ کوردستان بەرە وێران بوون دەڕوە پێمان دەڵێ هیوایەک بەم دەسەڵاتە نەماوە پێمان دەڵێ چاکسازی ناکرێ پێمان دەڵێ مردنمان پێ باشترە لەم ژیانێکی ئێرە هەیە پێمان دەڵێ ئەم دەسەڵاتەمان قبوڵ نیە خەڵکی شوا بکە بەڵام چارەسەری گەر حکوومەتی هەرێم بێوێ توانێت چارەسەر بکە ئەگەر بێوێ توانێت بە خۆداچوونەوەکە ئەگەر بێوێ کرێ گەندەڵی نێڵێ ئەگەر بێوێ کرێت دزی نەمێنێ داهاتەکان بێتەوە شەفاف بێ وڵاتێکی دەوڵەمەندین یعنی با چارەسەری کێشانە بکەن دەیتوانی بەڕێکەوتن لەگەڵ بەغدا بە تەسلیمکردنی بەشێک داهاتەکەی ئەم کارەساتە نەخڵقێ دەیان و سەدان و هەزاران کەسدا بە مەزرێ و خەڵک ئەمە لێ هیوایەکی هەبێ ئێستاش دەسەڵاتی کوردی بێوێ چارەسەر هەیە بەس من پێم وایە دەسەڵاتی کوردی شەوێ کوردستان چۆڵ ببێ گەردەنگی ناڕزاییش هەبێ شەقام و کۆڵانەکان چۆڵ بکە هەمویان بڕۆنە دەرەوە بۆی دزینی داهات و ناشەفافێت و نەعەدالەتی هەر بەردەوام بێ و کەس لیان نەپرسێتەوە ئەوانیش زیاتر دەست بگرن بەسەر سەرۆت و سامانی کوردستان سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستادارە محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرانی کۆمەڵگەداری سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەوکارانم خواتان لەگەڵ